دەربارەی vê mijarê ku mijareka gelekî giring e ev çendîn sal e ev kêşeyê nehatîne çareserkirin ku erebên hawirde hatîne ser gund û herweha zeviyên cotiyarên Kurd dixwazin bi stem û bi rêyên cuda cuda û hêza serbazî û milîşiyatan zeviyên wan jê werbigirin lê ew dibêjin ku em li ser vê xakê ne û heya navên gundên me jî bi Kurdî ne çawa vê zulmê em ê qebûl bikin. Derbarê vê mijarê mêvaneke Berez Mihemed Emîn nûnerê cotiyarên sergeran ku li stûdiyê dêdgel me dabîtin. Berez Mihemed şewbaş bixêr bê. Şewbaş, zor spas. Duayên hewlekantan çîn bû çareserkirdinî em kêşeyê êsta دەڵێن کە عەرەبەکانی هاورده پەنەیان بۆ دادگا بردووە دەیانەوێت لە ڕێگەی دادگاوە ئیتر ئەم بابەتە یەکلایی بکەنەوە. زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستە ئەو کێشەیەکی زۆر قوڵ و مێژوویەکی ینی دیرینی هەیە. عەرەبەکان لە ماوەی سەردەمی دەسەڵاتی ڕژێمی بەعەز بە هەموو هەوڵێکیان هەوڵیان دەدا کە هەم ئەو کوردانە ئاوارە و دەربەدەر بکەنەوە دەست بەسەر ئەو زەویانەدا بگرن. ئێمە لە دوای 2023 گەڕاینەوە سەر زەویەکانی خۆمان گەڕاینەوە سەر گوندەکان بە ئومێدی ئەوەی کە لە چوارچێوەی دەستوری عێراق ئەو کێشانە چارەسەر بکرێت. بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق لە دوای 2023 حتا ئەو بڕیارانە کە بەخۆشی دەری کردووە پابەند نییە و بە پابەند نییە بەو دەستورەی کە لە مادەی 140 کۆمەڵێک ڕێکاریشی دیاری کردو بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ئەوەی لە هەمووی خراپتر ئەوەیە کە لە دوای 2007ەوە ئەو عەرەبانێک کە لە سەردەمی ڕژێمی پێشوو ئیمتیازاتیان وەرگرت بوو بەوەی کە ئەو عەقدانەیان وەرگرت بوو ئێستا دووبارە هاتوونەوەتەوە دەیانەوێت دووبارە دەست بەسەر ئەو زەویانەدا بگرنەوە کە نمونەی ئەوەی کە لە گوندی چەخماخە ئەوە یەکێکە لەو نمونانەی کە نمونەیەکی زیندووە چوونە شکایەتیان کردووە لە محکەمە بڕیاریان وەرگرتووە و ئێستا داوای ئەزر بالمثلی دەکەن بۆی کە وەکو ئەوەی کە ئێمە ئەو لە دوای 2023 تا وەکو 2017 ئێمە بە تەجاوز و بە ینی بەنایاسایی لەسەر ئەو زەویانە بووین بۆیە دەبێ ئێمە غەدرمان لە خەڵکەکە کرد بێ دەبێ پارە بدەین دەبێ غەرامەی ئەو فترەیە بدەین. کاک محەممەد ئێوە لە ڕووی یاساییەوە چ بەڵگەیەکتان پێ بۆی ئەوە ڕەتکەنەوە؟ ئێمە لە ڕووی یاساییەوە هەموو ئەو بەڵگە مێژویانەمان پێیە کە ئەمە خاوەنی ئەو زەویانەین بە ئەسڵ و دەمانەوێت ڕێکارەکانی مادەی 140 لەسەر ئەو زەویانە جێبەجێ بکرێ ڕێکارەکانی مادەی 140 لەسەر ئەو عەرەبانە تەطبیق بکرێت کە ئەوانە هەمووی ئەو عەرەبانان مەشمولن بە تەغییری دیموگرافی لە چوارچێوەی تەغییری دیموگرافی زەوی لە کورد و تورکمان سەنراوەتەوە لەو گوندانە و دراوەتە بەو عەرەبانە کە ئەگەر لە چوارچێوەی پارێزگای کەرکووکیش بن بەڵام ئێستا مەحاکمی کەرکووک و ڕێکارە ئیداریەکان ئەوانە بە تەغییر دیموگرافی و بە عەرەبی ینی هاوردیان حساب ناکەن بۆیە مەحاکمیش ینی قرارەکانیان بۆ دەداوە ئێستا وەکو گوتم داوای کرێ ئەو ساڵانەشمان لێ دەکەن کە لە ماوەی 2023 تا 2014 لەلای ئێمە باز دەمەوێت هەر ئەو پرسیارە بۆ تاوکاری پرسیارەکەم قەت یاسا یاخود ئێوە یاسا سەروەر دەبینن لەم کەیسەدا؟ ئەگەر یاسا سەروەر بواە ئەگەر عەدالەت هەبووە ئەگەر ئەخلاق هەبووە لە نێوان دەستگا ئیداریەکانی کەرکووک هەرگیز ئەو جۆرە شتانە ڕێگەی پێ نەدرا بەڵام بەداخەوە نەیاسا بەرکارە و نە لە ینی ڕێکاری ئەخلاقیش دەگیرێتە بەر نە ئیستیحقاقاتی مێژوویی ینی هیچ شتێک ناجێت بەڵکو هەموو ئەو دەستگایانە ئەنحیازێکی تەواویان پێوە دیارە بۆی کە لایەنگیری ئەو عەرەبانە دەکەن بۆی کە دووبارە دەست بەسەر ئەو زەویانەدا بگرنەوە دووبارە ئەو کوردانە ئاوارە و دەربەدەر بکەنەوە. باشە کاک محەممەد وتت کە مێژوو شادی ئەوە دەداتن کە بەڵگەکانمان سەلمێنەری ئەوەنە کە زەویەکان زەوی کوردن ئەگەر سبەی ڕۆژە لە دادگا بانگی ئێوە کرا ئێوە ئەتوانن بەڵگەکانتان بسەلمێنن کە ئەم کوردانە خاوەنی ئەم زەویانن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە دەتوانین ئەگەر هاتوو مەحاکم داوای ئێمە بکەویان یان هەر گوێمان لێ بگریان ینی ڕێکارە یاساییەکان بە تەواوی جێبەجێ بکە ینی بنمونە ئێمە خاوەنی ئەو تاپۆیانەیە کە لە ساڵی 38ەوە دەرچووە لەو منتیقەی مەلاشی کورد لەو منتیقەی تاپۆی ڕەشی ساڵی 38 هەیە ئەو عەرەبانە هەموو عەرەبانە کە لە چوارچێوەی تەغییری دیموگرافی لە دوای ساڵی 75 دوای ئەوەی کە بە بڕیاری 369 لە منتیقەی ئەو چەخماخە و نادراوە ئەو منتیقەی دووبز بەگشتی ئەو زەویانە لە جوتیار و لە مەلاشی کورد سنراوە اینجا ئەو عەرەبانە هاتوونەوە بە عەقدی زراعی ئەو زەویانیان پێدراوە. ئێمە هەموو ئەو بەڵگە یاسایانەمان هەیە ئێمە هەموو ئەو بەڵگە مێژوویانەمان هەیە هەموو ئەو تاپۆی ڕەشانەمان هەیە بەڵام بەداخەوە وەکو گوتم لە چوارچێوەی پرۆسەی تعریبکردندا لە دوای ساڵی 75 ئەو زەویانە لەسەر ناوی مەلاکە کوردەکان ڕەش کراوەتەوە هەمووی بە ناوی وەزارەتی زراعە و بە ناوی وەزارەتی مالیە کراوە
باش ئێمە لە دوای 2023 ئومێد بووین کە دەستوری عێراق ڕێکارە یاساییەکان ئەو زەویانە بەناویمە یعنی بگەڕێنەوە سەر ناویمە بەڵام هەتا ئێستا نە پەرلەمانی عێراق توانیتی ئەو بڕیارە دەربدا ئێمە ئێستا سکاڵایەکمان هەیە ڕۆژی چواری مانگ لە کوێ سکاڵاتان هەیە لە محکمەی اتحادی دوو سکاڵامان هەیە ئێمە بۆ هەڵۆشانەوەی بڕیارەکانی مەرجی قیادە سەورا کە بڕیارێکیان تایبەتە بە 824 لە سنووری داقوقە 38,000 دۆنم زەوی شێخەکانی تاالبانیە بە بڕیاری 824 مەرجی قیادە سەورە لە ساڵی 76 دەستی بەسەرداگیراوە بڕیاری دومیش بڕیاری 949ە کە 10 گوند لە سنووری سەرگەڕان 2 گوند لە سنووری دووبز 2 گوندیش لە سنووری پردەیە تقریبا 44,000 دۆنم زەویە ئێمە داوامان کردووە کە ئەو دوو بڕیارە لەبەرەوەی نادەستورینە و نایاساینا پێویستە هەڵبۆشێنرێتەوە داوامان لە محکمەی اتحادی کردووە و هەموو بەڵگەم یاساییەکان بەڵگە مێژوویەکان خەرایەتمان پێداون کە ئەوان هەرچی قسەیەکیان هەیە ئەگەر لە چوارچەوەی دەقەکەشان بێت کەسی جێبەجیان نەکردووە محکمە وەری گرتووە داواکەی ئێوە ناو بەرنامەی کارەوە بەڵێ داواکە ئێمە تقریبا 8 مانگە خەریکین 10 مانگە ئێستا خەریکین لە مانجی 8 2023ەوە هەتا ئێستا 8 جەلسە ڕۆیشتووە ئێستا لە 4 ئومێدمان هەیە کە جەلسەی بڕیاردان بێ بۆیە داواش لێرە لە سەرکردایەتی کورد بە هەمویان دەکەین کە پاڵپشتمان بتوانین لە ڕێگەی محکەمەوە هەنگاوی یەکەمی هەڵتەکاندنی پرۆسەی تعریب لە کەرکک دەست پێ بکەین بۆی کە بتوانین دواتر بڕیارەکانی تریش هەڵبۆشێنینەوە بەڵام هەڵبۆشانەوەی ئەو دوو بڕیارە زۆر گرنگە بۆیە داوا لە هەموو لایەنەکان دەکەین کە پاڵپشتمان بن بۆی کە بتوانین محکمەی اتحادی ئەو بڕیارە لە بەرژەوەندی کوردەکان بدە. بەڵێ زۆر سپاس بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس.